فکر بکە ترسم ئەی سەتوتە لای دوکانەکەت لە هیودە چییە لە بیرە چییە؟ ڕەوزان چێشی تۆ من مەزدەر ڕزقم بڕایە من نانژن و مناڵم دوو قەران پارۆ پێ دەرکەم دو فلس دەرکردیام تا پیرە ئاو کارەبا بیام نان مناڵەکان بیام ئەی هاوار تشیوانیدا وشی لە جیش لێزەجی و پاکە جغارەز عینەکە چەس ئاوتۆماتەس مۆبایلە ئەی قسەس هەر دڵم تەقانیتە اینجا تابیشمە پیت ئەی کارەدا ئەگەر دەست کابرای گەلە ناوی نەوی من واز دەکەشیشی لەی ژیانەتیە و زانمیش کی بردێسەی زانمیش کی دەگەداسەریت و زانمیش ئەرا بردێسەی زانمیش چین هات و بردەیوشی و زانمیش کیە ئەیە ئیلا کار ئەو مەلعونەس عەباس ئەوە تێ دایمە لەیرا دێمە فرت و فات فت و فات ئەلەیرا تێد و چت تێد و چت ئەیە کار ئەو مەلعونەس عەباس ئەگەر ئەو نەو دێسێ من وازە کشی تێرم زانم ئەو بردێسەی بکە فەشین عەباس ئەو سەتوتە لای عەباس دوێنیدەوەی لای عەباس شکر ئەگەر نینمەوەی چی دەبری معیشەتە بکەم مناڵ مەدرسەس ئاو کارەبا ئیجار وەچەوە بڕەسم شکر ڕاستکەیت